وەرزی حەوتەم هێزی قایلکردن یان قەناعەت پێکردن. قایلکردن چییە؟ کاتێک کە قسە دێتە سەر قایلکردن، مێشکی زۆرێک لە خەڵک بەرەو ئەو ڕیکلام و بانگەشانە دەڕوات کە خەڵکی هەندەدەن بۆ کڕینی بابەتێک یان کاڵایەک. هەندێکی دیکەش واتای ئەم دەستەواژەیە وەکو ئاماژەیەک بۆ پرسێکی سیاسی دەبینن کە کاندیدەکان هەوڵ دەدەن لە هەڵبژاردندا سەرنجی خەڵکی بۆ خۆیان ڕابکێشن و بۆ ئەوەی دەنگیان پێ بدەن. ئەم دوو نمونەیە هەردووکیان دوو نمونەی قایلکردنن، چونکە هەردووکیان لە هەوڵداندان بۆ گۆڕینی شێوە و تێڕوانین و بیرکردنەوەی کەسی قوربانی یان سوژە. شوێنپێی قایلکردن دەتوانرێت لە بەشە جیاوازەکانی ژیانی ڕۆژانەی کەسەکان ببینرێت، و خودی ئەم پرسەش لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە بابەتێکی گرنگە و شایەنی سەرنج و گرنگی پێدانە. کردداری قایلکردن هەمیشە کاریگەرە بە ڕیکلام، بە سۆشیاڵ میدیا و ڕێسا و یاساکان. زۆرێک لە خەڵک بەهەڵە خۆیان بە پارێزراو دەزانن لە کاریگەری قایلکردن، وا بیر دەکەنەوە هەمیشە ئاگاداری تەڵەکانی قایلکردنن، چ ئەو تەڵانەی لە ڕێگەی فرۆشتنی بەرهەمەکانەوە بێت، چ لە خستنە ڕوو زاڵبوونی بیرۆکە نوێیەکان. پاشان وا بیر دەکەنەوە دەتوانن بە زیرەکی و لێهاتووی خۆیان سیناریۆکانی پشت ئەو قایلکردنە کەشف بکەن و ئامانج و دەرئەنجامی کۆتایی ئەو قایلکردنانە بخەنە ڕوو یان ئاشکرای بکەن. ئەم پرسە لەوانەیە تاوەکو ڕادەیەک ڕاست بێت و بتوانرێت ئەنجام بدرێت، ئەمەش تاوەکو ئەو کاتەی کە مەسەلەی لۆژیک لە ئارادا بێت، چونکە هیچ کەس تەنها بەبینین یا بەبیستین باوەڕ بەو شتە ناکات. بەڵام لەگەڵ ئەوەشدا سنووری ئەوەی زۆربەی خەڵکی دەتوانن وەکو تەڵەکانی قایلکردن ئاگاداری ببن و خۆیانی لێلا بدەن، پەیوەست دەبێت بەو ڕیکلامە تەلەڤیزیۆنیانەی کە خەڵکی هان دەدەن بە کڕینی کاڵا و شتومەکێکی تایبەتی، بەڵام بێکواڵێتی و خراپ. 6 بنەمای قایلکردن لە نووسینی دکتۆر ڕۆبێرت سیالدینی. ڕۆبێرت سیالدینی لە کتێبەکەیدا بە ناوی کاریگەری 6 بنەمای خستۆتە ڕوو کە بەهۆی ئەو 6 بنەمایەوە کەسی قایلکەر دەتوانێت زۆرترین سوود لە قوربانیەکان یان سوژەکانی وەرگرێت. هەروەها لە کتێبەکەیدا ئاماژەی بە هونەری قایلکردنیش کردووە. 6 بنەماکەی پێکاتوون لە کاردانەوەی بەرامبەر، پابەندبوون و سەقامگیری، کۆمەڵایەتی، لێهاتووی و دەسەڵات، پەیوەندی و دەگمەنیە. ئێستا باسی هەر یەکە لەو 6 بنەمایە دەکەین. یەکەم، کاردانەوەی بەرامبەر. یەکەمین بنەمایە کە قایلکەر دەتوانێت سوودی لێوەرگرێت. ئەم بنەمایە ئەوە دەخاتە ڕوو کە ئەگەر کەسێک کە قایلکەرێک بێت ئێمە بیخەینە ژێر سەرنجمان لەگەڵ کەسێک کە قوربانی بێت، چاکەیەک بکات، کەسی قوربانی هەوڵ دەدات ئەم چاکەیە بداتەوە. ئەمەش بەو مانایە دێت کە کەسی قوربانی خۆی بەبەرپرس دەزانێت لە بەرامبەر هەر چاکەیەک کە لەگەڵیدا کراوە، هەر بۆیە حەز دەکات وەڵامی ئەو چاکەیە بداتەوە و وەکو بەرامبەرەکەی هەڵسوکەوت بکات، هەرچەندە پێدەچێت ئەو چاکەیە کە هەردوو لا لە بەرامبەر یەکدا دەیکەن یەکسان نەبێت، بەڵام بەهایەکی یەکسانیان هەیە، هەر بۆیە ئەرکی هەردوو لە بەرامبەر یەکتریش یەکسان دەردەکەوێت. ئەم پرسە لە بنەڕەتدا ڕووبەڕووبوونەوەی هاوشێوەییە و گەڕانەوەی ئەو چاکەیە دەبێتە هۆی دروستبوونی هەستی ئەرکێک لە ناو کەسی قوربانی یان سوژەدا، ئامادەکاری دەکات بۆ پێشەکیەک بۆ سوئیستفادەکردن بۆ کەسی قایلکەر. بنەمای ڕووبەڕووبوونەوەکە بنەمایەکی زۆر بەهێزە، چونکە قایلکەر
ئەو گەشتنە هەستیە ئەرکیە خستۆتە سەر کۆڵی کەسی قوربانی و بە ئاسانی دەتوانێت بەسەریدا زاڵ بێت. کەسی قوربانیش قبوڵی دەکات کە هەر کارێک کە کەسی قایلکرد دەڵێت ئەنجامی بدات، چونکە ئەوی لە سەروی خۆی بینیوە و خۆی بە قەرزاری ئەو دەزانێت. یەکێکی دیکە لە دەستکەوتەکانی ئەم بنەمایە ئەوەیە کە پێگە کۆمەڵایەتیەکان زۆر کاریگەرانە کاری کردوتە سەر قایلکرد. پێویستی نییە لەم بوارەدانی گەران بێت کە ئایا قوربانی لێهاتووی تەواوی هەیە بۆ قەرەبووی ئەو چاکەیە یانیەتی. ئەڵبەتە هەمیشە هۆکاری دیکەش هەیە بۆ گەیشتن بەم مەبەستە، چونکە کۆمەڵگە بەگشتی بۆ ئەو کەسانەی کە وەڵامی چاکە نادەنەوە خۆیانی لێبێ ئاگا دەکەن تێڕوانینێکی باشیان نییە. هەر ئەم هۆکارەشە کە دەتوانرێت وەکو لایەنێکی فشار سوودی لێوەربگیرێت. دووەم، پابەندبوون و سەقامگیری. بنەمای دووەم پابەندبوون و سەقامگیری یان دامەزراویە. ئەگەر قایلکرد بیەوێت بۆ چوون و تێڕوانینی کەسێک لەسەر بنەمای خواستەکانی خۆی بگۆڕێت، پێویستی بە بنەمای پابەندبوون و سەقامگیری هەیە. کاتێک کە قوربانی یان سوژە هەموو شتێک بەڕێک و پێک و سەقامگیر دەبینێت، حەزێکی زۆر زیاتری هەیە بۆ هاوکاری و ئامادەیە کە هەڵبژاردنێکی باشتری پێشنیارکراوی قایلکەر هەڵبژێرێت. ئەگەر بتەوێت هەوڵ بدەیت قەناعەت بە دەوروبەرەکەت بکەیت، دەبێت ئاگادار بیت گۆڕانکاری لە قسەکانت و کردنی قسەی تازە لە هەر ڕوبەڕووبوونەوەیەکدا بەبێ پابەندبوون بە قسەکانی پێشووتر بۆ کەسی بەرامبەر بە خاڵێکی نەرێنی و ناخۆش بەرچاو دەکەوێت و دەبێتە هۆی شکستی پرۆسەی قایلکردنت. ئەگەر بەردەوام قسەکانت بگۆڕیت و لەسەر بەڵێن و پەیمانەکانی پێشووتری خۆت نەبیت، ئەو کاتە لە بەرچاوی بەرامبەرەکەت بە درۆزن دەردەچیت و دەبیتە هۆی ئەوەی کە بەرامبەرەکەت متمانەی پێت نەمێنێت و ڕازگۆیت لە دەست بدەیت و لە کۆتاییدا پرۆژەی قەناعەت پێکردنەکەت یان قایلکردنەکەت بە تەواوی کۆتایی پێدێت. سەقامگیری یان دامەزراوەیی یەکێکە لە خاڵە چارەنووسسازەکان لە پرۆسەی قەناعەت پێکردندا، چونکە لە دیدی کۆمەڵایەتیەوە سەقامگیری و جێگیربوون کارێکی زۆر پەسەندکرا و باشە. زۆربەی خەڵکی حەز دەکەن هەموو ئەو شتانەی کە لە دەوروبەریاندا هەیە هەمیشە بە هەمان شێوە کە هەبووە بمێنێتەوە و تووشی گۆڕانکاری نەبن، هەرچەندە هەموو ڕۆژێک ژیان لەگەڵ ڕۆژی پێشووتری جیاوازە، بەڵام بیرکردنەوە لەو پرسەی کە زۆربەی شتە گرنگەکان بەجێگیرن لە ژیاندا و سەقامگیرن، دەبێتە هۆی ئارامی بیرکردنەوەی کەسەکان. ئەم پرسە ئەوان وا لێ دەکات کە بە ئاسانی گرنگی بدەن بە ڕووداوە جیاوازەکان و گۆڕانکاریەکانی دیکەی ژیان، تاوەکو پێشبینیان بۆ بکەن و بڕیاری گونجاو لە بەرامبەر ئەو گۆڕانکاریانەوە ئەنجام بدەن. ئەگەر سەقامگیری و ئارامی لە ئارادا نەبێت، بەرنامەڕێژی و زۆر قورس دەبێت. ئەگەر دەتەوێت قەناعەت بە کەسێک بکەیت، دەبێت دڵنیایی پێ ببەخشیت کە قسەکانت ڕاستە و بە تێپەڕبوونی کات قسەکانت ناگۆڕێت و هیچ کەم و زیادیەکیان تێدا نییە. سەقامگیری بۆ زۆرێک لە خەڵک لە ژیاندا ئارامی و دامەزراوەی دروست دەکات. تاوەکو ئێستا هاتۆتە پێش بۆت کە ڕۆژێک بەرنامەدا بنیت و ڕووداوێکی چاوەڕوان نەکراو دروست بوو بێت. ئەم ڕووداوە چاوەڕوان نەکراوە کە لە دەرەوەی سەقامگیری ڕۆژانە و هەمیشەیی تۆدا بووە، لەوانەیە هەموو بەرنامەکانتی تێکدا بێت و تەنانەت کارە سادبار بوو بێت. خەڵکی سەقامگیریان خۆش دەوێت، چونکە لە سەقامگیریدا دەزانێت کە دەبێت چاوەڕوانی چ شتێک بێت و چ کارێک ئەنجام بدات. چونکە کاتێک کە سەقامگیری هەبوو دەزانیت دەبێت چ کاتێک نان بخۆیت، چ کاتێک بڕۆیتە سەر ئیش و بە وردی کاتی ڕوودانی هەر شتێک بە شێوەیەکی جێگیر ڕۆژانە دەزانیت.
کە لە چ کاژمێرێکیشدا ڕوودەدات بۆت. سێەم، سەقامگیری ئاشتی کۆمەڵایەتی. قایلکردن و قەناعەت پێکردنی کەسەکان بەشێکە لە پەیوەندی کۆمەڵایەتی، هەر بۆیە دەبێت پەیڕەوی لە یاساکانیشیان بکرێت. هەر کەسێک لەژێر کاریگەری ئەو خەڵکانەدایە کە لە دەوروبەریدان و لە بری ئەنجامدانی کارەکانی خۆی بەرەو ئەنجامدانی ئەو کارانە دەڕوات کە خەڵکی لە حاڵەتی ئەنجامدانیدان. خەڵکی بە شێوەیەکی ناخود ئاگا کار و بیرروڕایان لەگەڵ دەوروبەرەکانیاندا گونجاوە و شێوەی هەڵسوکەوت و بیرکردنەوەشیان هاوشێوەی ئەوانە. بۆ نمونە کاتێک کە کەسێک لە شارێکدا گەورە دەبێت لەوانەیە لە گەورەییدا تایبەتمەندی ئەخلاقی ئەو کەسانە وەرگرێت کە لەو ناوچەیەدا دەژین. هەروەها ئەو کەسەشی لە بنەماڵەیەکی ئاینیدا گەورە دەبێت لەوانەیە لە بیر و باوەڕ و بیرکردنەوەی ئاینی هاوشێوەی خێزانەکەی و دەوروبەرەکەی وەرگرت بێت و پێدەچێت کاتێکی زۆری ژیانی تەرخان بکات بۆ خوداپەرستی و یارمەتی خەڵکانی دیکە. خەڵک حەز دەکەن ئاگاداری ئەو کارانە بن کە دەوروبەرەکەیان ئەنجامی دەدات. لە دنیای ئەمڕۆدا بە پێچەوانەی قسەکانی وەکو من نامەوێت بکەومە شوێن خەڵکی و من جیاوازم لە خەڵکی دیکە. خەڵکی حەزیان لە چاولێگەری و تەقلیدە لە خەڵکی. ئەمەش بووەتە هۆی کەڵەکەیەکی فکری و بە هیچ شێوەیەک ناگۆڕێت. بنەمای سەقامگیری کۆمەڵایەتی کاتێک زۆرترین سوودی هەیە کە قوربانی سەبارەت بە ئەنجامدانی کارێک کە لە حاڵەتی ئەنجامدانیایەتی دڵنیایی نەبێت و یان ئەو هەڵبژاردە جیاوازانەی کە لە هەلومەرجێکی تایبەتدا لەبەر دەستیدان زۆر هاوشێوەی یەکتر نەبن. لەم کاتەدا بەگشتی خەڵکی حەزیان لەوەیە ئەو کارە ئەنجام بدەن کە خەڵکانی دیکەش کاتێک دەکەونە ئەو هەلومەرجەوە ئەو کارە ئەنجام دەدەن. هۆکارەکەشی ئەوەیە بیرکردنەوە لەو کەسانە جیاواز بابەتێکی هەڵبژێراوی تایبەتیان هەڵبژارد، کەواتە دەبێت ئەو هەڵبژاردەیە ڕاست بێت. ئەمە لە کاتێکدا کە لەوانەیە لەو هەلومەرجەدا بە تایبەتی هەڵبژاردەی کەسێکی دیکە باشتر بێت. بەڵام لەو شوێنەی کە لە خەڵکی دیکە لە هەلومەرجێکی هاوشێوە هەڵبژاردەیەکی دیکەیان هەڵبژاردووە، کەسەکە بەکەوتنە شوێنی ئەوان هەڵبژاردەیەکی دیکە هەڵدەبژێرێت. چوارەم، وابەستەبوون. ئەو کەسەی بە شوێن قەناعەت پێکردنی کەسانی دیکەوەیە دەبێت هەوڵی زۆر بدات و هەلومەرجەکان فەراهەم بکات تاوەکو بەرامبەرەکانی پێی ڕازی ببن. هۆکاری پشت ئەم بابەتەش زۆر سادەیە، چونکە کاتێک کە بەرامبەرەکەت وابەستەی تۆ بوو بێت ئاسانتر و دڵنیایەکی زیاترەوە بەڵێت بۆ دەکات. دوو هۆکاری سەرەکی هەیە بۆ ئەوەی بەرامبەرەکەت وابەستەت بێت. یەکەم سەرنجڕاکێشی جەستەیی و دووەمیان هاوشێوەییە. ئەگەر بەرامبەرەکەت چێژوەرگرێت لە شێوەی ڕوبەڕووبوونەوەی جەستەییت و سەبارەت بە ڕواڵەت و ڕوبەڕووبوونەوەی جەستەییەکانت هەستێکی باشی بۆ دروست بوو بێت، ئاسانتر پەیوەندیت لەگەڵدا دروست دەکات و دەرئەنجام کارەکانت بۆ گەیشتن بە خواستەکانت ئاسانتر دەبێت. ئەم بابەتە سەلمێنراوە کە بنەماکانی سەرنجڕاکێشی دەبنە هۆکاری ناردنی پەیامی باش و وەرگرتنی کاردانەوەی باشتر. ئەم تایبەتمەندیە خوازراوە فیزیکی و جەستەییانە بەگشتی بە هۆکاری ناردنی پەیامە باشەکان و تەرکیزکردنە لەسەر لایەنە باشەکانی دیکە وەکو ڕوبەڕووبوونەوەی زیرەکانە. دۆستانە و خستنەڕووی تواناییە تاکیەکان بۆ بەرامبەر دەبێت هەموو ئەو تایبەتمەندیانەش دەست لە دەستی یەکتر دەدەن تاوەکو بەرامبەرەکەت ڕابکێشیت و ببێتە هۆی دروستبوونی هەستێکی دۆستانە لە نێوانتاندا. ئەوە سەلمێنراوە کە لەم حاڵەتەدا نەک هەر بەرامبەرەکەت هەستێکی ئارامتری زۆرتری بۆ دروست دەبێت و ئارامتر وەڵامی پرسیارەکانت دەداتەوە، بەڵکو خودی خۆشت حەزێکی زۆرترت بۆ وەڵامدانەوەی بەرامبەرەکەت دەبێت و ئەم هەستە باشەش دوولایەنەیە.
ئەمە حاڵەتێکی سروشتیە و لەسەر ئەم بنەمایە کاتێک کە کەسێکت خۆش دەوێت حەزێکی زۆرتر بۆ دروست دەبێت بۆ پەیڕەویکردن لە هەڵسوکەوتەکانی. هەر بۆیە بەرامبەرەکەت کاتێکی زۆر تەرخان دەکات بۆ بیرکردنەوەی ئەوەی کە ئایا ئەو بڕیارەی کە داویەتی ڕاستە یان هەڵەیە، و لەبەر پەیوەندیەکانی لەگەڵ تۆدا کار لە بەدەستهێنانی ئەو هەڵبژاردنانە دەکات کە هاوشێوەی حەزی تۆن و مەیلی لەگەڵ مەیلی تۆدا دەگونجێت. پێنجەم، دەگمەنی. دەگمەنی یەکێکی دیکەیە لە شێوەکانی قەناعەت پێکردن کە زۆر جار بە کەم سیر دەکرێت، بەڵام تا ڕادەیەک زۆرترین کاریگەری لەسەر خەڵک دەبێت. کاتێک ژمارەیەکی سنووردار لە کاڵایەک لە بەردەستدا دەبێت، بەبێ گومان نرخەکەشی زیاترە و تایبەتتریشە. سیالدینی دەڵێت خەڵکی زیاتر ئەو شتانیان خۆش دەوێت کە نیانە و دەیانەوێت بەدەستی بێنن. ئەم دەربڕینە پێدەچێت وەکو باسی ئەو منداڵە بێت کە کاتێک شیرین و شوکلاتەیان لێ قەدەغە کردووە، حەز و هەڵمەتێکی زۆرتری بۆ لای پاکەتە شیرینیەکان دەبێت. بەڵام لە ڕاستیدا ئەمەش گەڵاڵەی هەڵسوکەوتی کەسە گەورەکانیش دەگرێتەوە. ئەگەر بمانەوێت باس لە پرسی دەگمەنی بکەین، دەبێت ئاماژە بەو زەمینەیە بکەین کە لەبارەی ئەم دەستەواژەیەوە قسەی لەسەر دەکەین. سوودوەرگرتن لەسەر بنەمای دەگمەنی لە هەندێک بوار و هەلومەرجی تایبەتیدا زۆر بە سوود و گرنگە. فرۆشیارە قەناعەت پێکەرەکان یان قایلکەرەکان دەتوانن زۆرترین سوود لەم پرسە وەرگرن. ئەوان دەبێت هەرچیەکیان کردبێت مشتریەکەیان قەناعەت پێ بکەن بۆ ئەو بەرهەمەی کە دەیفرۆشێت. زۆر دەگمەنە و هیچ بەرهەمێکی دیکە ناتوانێت جێگەی بکرێتەوە. فرۆشیارەکە دەبێت ئەم کارە بە جوانی و بەوردی ئەنجام بدات. فرۆشیارەکە دەتوانێت هەنگاوێک زیاتر بڕواتە پێشەوە و لەبری ئەوەی ڕوونی بکاتەوە بۆ کڕیارەکەی کە چ سوودێکی دەست دەکەوێت لە کڕینی ئەو بەرهەمە. باشتر وایە باسی ئەو زیانانە بکات کە لە حاڵەتی نەکڕینی ئەو بەرهەمەدا. بۆ نمونە فرۆشیار دەتوانێت لە بری وتنی بەکڕینی ئەم بەرهەمە هەر ئەمڕۆ $5 قازانج دەکەیت، بڵێت ئەگەر ئەمڕۆ ئەم بەرهەمە نەکڕیت بەیانی دەبێت $5 زیادە بدەیت و گرانتر دەبێت. ئەلبەتە ئەم شێوەیە تەنها یەکێک نییە لەو ڕێگانەی کە بوونیان هەیە. گرنگی سەرەکی یاسای دەگمەنی لەوەدایە کە هەرچی بەرهەمێک بە دەگمەنتر بیان خەیتە ڕوو یان پیشانی بدەیت، حەزی گشتی خەڵک بۆ کڕینی ئەو بەرهەمە تایبەتە زیاتر دەبێت. شەشەم، هێز و توانایی. یەکێکی دیکە لەو ڕەوشانەی کە فرۆشیار دەتوانێت بەهۆیەوە باشتر قەناعەت بە کڕیارەکانی بکات، ناساندنی خۆیەتی وەکو پسپۆڕێک. خەڵکی ئاسانتر قسەی پسپۆڕێک وەردەگرن و قبوڵی دەکەن. هەر بۆیە دەبێت فرۆشیار بە پسپۆڕ لە کارەکەیدا خۆی پیشان بدات. خەڵکی حەزیان لەوەیە کە گوێ لە کەسێک بگرن کە پسپۆڕ بێت لە کارەکەیدا، چونکە دڵنیایی زیاتریان پێدەبەخشێت. کەواتە ئەگەر فرۆشیار بتوانێت دوو سیفەتی شایەنی متمانەبوون و زانیاری زیاتر لە بوارێکدا بگەیەنێت بە بەرامبەرەکانی، زۆر خێراتر لە حاڵەتی ئاسایی دەچێتە ناو پرۆسەی فرۆشتنەوە.